دیداری ئەدەب و کللتوری هەورامانەوە بۆ چوارەم ساڵە بەڕێوە هەڵبەتە هەر ساڵێک خولی هەر ساڵێک بە ناوی یەکێکەوە بۆ ئەم ساڵ بە ناوی خات و گیان ئاراخانم پاوەیی یەکەیەکێکە لە شاعرە دیارەکانی هەورامان. ئەم دیدارە ئامانج لێی گەڕان و پشکنینە بە ناو ئەدەب و فەرەنگ و کولتوری دەوڵەمەنی هەورامی کە بێگومانەوە زانن ئەدەبێکی دەوڵەمەن و زمانێکی شیرین و خاوەنی فەرەنگێکی ڕەسەنە. و ئامانجمانەوەی ئێمە بەشێک لەمە لە ئێستا بێنینەوە گفتوگوی لەسەر بکەینەوە بەشێکشی بنەوەی نوێ بناسیێنینەوە. ئەم ساڵ توێژینەوە بەشدارن ئەم توێژینەوەانە هەمویان توێژینەوەی نوێن بۆم دیدارە بە تایبەتی نووسراون و توێژینەوەکان کراون بە کتێب لێرە کتێبەکە سەر ئامادەبووانە دابەش کرا و زیاتر بابەتەکان باسکردنە لە ئەدەب لە فەرهەنگ لە مەسەلەی شوێنەوار کانیاوەکان مەسەلەی جوگرافیا مەسەلەی گەشتیاری و مەسەلەی سینەما و دیکۆمنتاری هەوڵمانداوە لەم توێژینەوانەیە هەر بەشێک لە بەشەکانی هەورامان بخەینەوە بەرباز و توێژینەوەی زانستی لەسەر بکرێ و وەکوتم کتێبەکەش چاپ کراوە توێژینەوەکان چاپ کراون لە ناو کتێبخانەیە دواتر هەرکەس بێ دەربارەی ئەم بابەتانە زانیاری وەرگێت توانێت سوودی لێ وەرگێن بۆ توێژینەوە بۆ خوێندنەوە.